کەللەپوت وشەیەکی جیاوازە سەرڕای کەم بەکارهێنانی کەس نییە گوێی لێ نەبوو بێت کەچی بە وشەی ساڵ بۆ ساڵی 2024 دیاری کرا. دەستەواژەی کەللەپوت بە وشەی ساڵ لەلایەن زانکۆی ئۆکسفۆردی بەریتانی دیاری کرا. ئەمەش دوای ئەوەی لە پرۆسەیەکی دەنگداندا بۆ دیاریکردنی وشەی ساڵ دەستەواژەی کەللەپوت لەلایەن زۆرترین کەس بە وشەی ساڵ هەڵبژێردرا. ساڵانە زانکۆی ئۆکسفۆردی بەریتانی چەندین دەستەواژەی دیار دەخاتە دەنگدان کە زۆرترین جار بەکار هاتوون. بۆ ئەم ساڵیش وشەی کەللەپوت کە لە بەرامبەر دەستەواژەی برین ڕۆتی ئینگلیزی بەکار دەهێنرێت خرایە دەنگدان و لەلایەن 37,000 کەسەوە هەڵبژێردرا بۆ ئەوەی ببێتە وشەی ساڵی 2024. دەستەواژەی کەللەپوت بۆ یەکەم جار لە ساڵی 1854 لەلایەن نووسەری دیاری ئەمریکی هێنری دەیڤید تۆرۆ لە کتێبی واڵدێن بەکارهێنرا کە لەو کتێبەدا نووسەر ڕخنەی لە دابەزینی ستانداردە فکریەکان دەگرێت و لە ئێستادا ئەم دەستەواژەیە لە بەرامبەر خراپبوونی باری دەرونی یان فکری کەسێک بەکاردەهێنرێت. ئەمەش بەهۆی بەفیڕۆدانی کاتی زۆر لەسەر ئینتەرنێت یان زیادە ڕۆیکردن لە ئەنجامدانی کارێک کە سوودی پێ ناگەێنێت و کاریگەری خراپی لەسەر جێدەهێڵێت.